دووبارە سڵاوڕێز هاوڕێیانی خۆشەویست، ئەم شەو بەشی دووەم لە چاوپێکەوتنە تایبەتەکەمان لەگەڵ بازرگانێکی زوڵم لێکراوی شاری هەولێر کە لە هەمان کات هەم قوربانیە لە زۆنی سەوز هەم قوربانیە لە زۆنی زەرد. لە حەڵقەی پێشوودا باسی زۆنی زەرد سەوزمان کرد، ئەمڕۆ باسی زۆنی زەرد دەکەین. دووبارە مام تابلۆ بەخێر هاتی، بفەرموو. خۆش بیست مەمنونتم کاکەڕەمەتەرجیان، زۆر ڕێز و سەڵام هەیە بۆ جەنابت لە بۆ ئەو کەسانە ئەو خۆشەویستانە ژەوی جۆ دەگرن لەو ڕاستیانە. هەدەفی من ئەوەیە ڕاستیەکان باز بکەین کەوا زۆر کەس احتمالە زۆر کەس چێ بەغەڵەت تێگەیشتی بیکەوە کۆمپانی نەوزەرد پیاوەکی خراپ بووە یان شتێکیان هینا پیان نەکرا کەمە یەکەم کەسی کۆمپانیا بووین کە پرۆژەی نیشتە جێبوونمان و استثماریمان هینا کوردستان کە کەس نەیدەزانێت حتى حکومەتی نەیدەزانی یاسای استثمار چۆنە. ئەو دەمەوێت باسی بەشی دووەمی بکەین لەبەرەوەی هیواد تەمەنام دەکرد بەشی دووەمی سلێمانی تەواوکەم، بەس لەبەرەوەی نفسی کات کە پرۆژەی سلێمانی دەستمان پێکرد و تەقدیممان کرد، نفسی کاتیش پرۆژەی هەولێرێشمان تەقدیم کردووە. هەولێرێ ئیشەکان زۆر بەخاوی بە سستی دەڕۆیشت، بەخاوی بە سەبر دەڕۆیشت، یعنی 6 مانگ 4 مانگ 5 مانگ لە وەزارەتی شارەوانی. مام تابلۆ هۆکارەکە چ بوو بە سەبری دەڕۆیشت؟ هۆکارەکە ڕۆتینیات زۆر بوو، بیدایەتەکەی نەمانزانێت، ئەومانزانی ڕۆتینیات بوو، بەس دوایەک بەداخۆزانیمان هۆکارەکەی پارەدان بوو. ئەمە کاتی کە تەقدیمی ئەو پرۆژەمان کرد چووە لای تەقدیممان کرد، دراسەی پرۆژەکەمان بە تەواوی نووسی بە ڕێگای بەڕێوەبەری ئیدارەی ئەنجومەنی وەزیران پێشکەش کرا لەوێندەر لە بۆ بەڕێز کاگنێچیروانی چوو. بەڕاستی کاگنێچیروان ئەوەی پێمان گەیشت بێ نەگەیشتنە کاگنێچیروان، هەتا کۆڕۆیمە جەنابی کاکسێنسیروانمان نەدیتیان چاوپێکەوتنمان لەگەڵ نەکرێ، بەس گوتیان دەستخۆشی کردو و ڕازیە و تەوقیعی خۆ لەسەر کردو کە بۆ کاری پێویست جێبەجێ بکرێت. ئەمەیان تەحویلی وەزارەتی شارەوانی کە لە وەزارەتی شارەوانی دەیان گوت عەرز نییە، ئەوە نییە، بۆ بزان ئەگەر عەرزتان بەخۆ پێ دەبی ڕقەمەکی بینن شتێکی بینن باشکەم دەتەن بێنێ. یعنی ئەو کاتی لە وەزارەتی شارەوانی نەیان دەزانی چێن زەویەکتان بدەن، ئەوە مخەربەت نەیان دەزانی ڕۆژەکیان ینی ڕۆژەکیان لای وەزارەتی شارەوانی کەسێک لە کۆمپانیەکە لەگەمەیشی دەکرد، گوتی لە لای وەزیر بووم، گوتی وەزیر بەسکرتێرەکە دەگوت ئەو ژمارەی زەویانە بشارەوە، ئەو برادەرە هاتیە واستەی پێیە زەوی لەلای دەوروبەری هەولێرە نێژدەوەی بەڕێ مەسیفی هەمووی داگیرکی دێ بڵێن نیتمان. ئەمەش زانیمان برادەرەکە ناوی نالێم لە بەرۆی ئەوەی لە کۆمپانیشی دەکەنە ئەوەکەی لە وەزارەتی شارەوانی بوو، چەند ژمارەی داینێ بە پێی توانای خۆی شتێک خۆی وەرگرت و مەبلەغەکی وەرگرت و چەند ژمارەی دانێ. ینی مام تابلۆ ئەو نقطەیە زۆر گرینگە لەوەی خەڵک تێبگا لە کوردستان چۆن ئیش دەڕوات، زۆر گرینگە بەناوی کەسەکەش نەڕی دەتەوێت بیپارێزی لە بەرەوەی یارمەتینگۆیدایە بەدەر لەو ڕێنمایەیە کە وەزیر پێیدایە، بەڵام گرینگە کاتەکە بڕی پارەکەش. وەڵڵی کاکە دوو کەس بوون، هۆردووچیان مەساح بوون، یەکیان ناو نالێم هیچ کەس ناوی نالێم، یەکیان زۆر پیاوی کوڕی پیاوان بوو، گوتی ئەمە دەبی زۆر دەستخۆشیتان لێ بکەین کەوا هاتینە پرۆژەکی وها دەکەن لە بۆ هەولێرێ، خەڵکی خزمەتی هەولێرە دەکەن کە خانێکی دروست دەکەن بەس $1000 ئێوە قازانجی شەریکە وەردەگرن. ئەو هیچی وەرنەگرت. ئەوی تریان کابرایەکی مەسیحی بوو یان کاوای هەولێر بوو $20,000 وەرگرت تا ژمارەی زەویەکانی داینی. ئەوە یەکەم پارەدانتان بوو یان هەر لە بیدایەتی؟ ئەوە هەر لە بیدایەتی لە بیدایەتی دەچینە چێن دەریش دەمەگۆ کاکەمە کاگنێچیروان بەڕێز کاگنێچیروانی بەڕێز ئەو پرۆژەی دەستخۆشی لێک لەمە دایکمانێ پارەی لۆ بدەن پێ دەکەنی دەیانگۆ ناڕوە، ئەگەر نەدرێ ناڕوە تا بالفعل نەش دەڕۆیشت فایل نەدەما دەیانگۆ نابیننەوە. ئەوە نییە، ینی مدیر عامەک دەوامی نەدەکرد 2 مانگ و 11 ڕۆژ لەسەر تەوقیعەکەی کەسێک نەبوو لەجێی تەوقیع. ئەوەی من باشە بۆ مام تابلۆ ینی لە زۆر ینی بازرگان و مقاولەکانی پێشتر
هەر یەکەم جار لە ئەنجومەنی وەزیران دەبا پارەت درا بە لەوێندە ڕادەست پێکێت بە ئەوزە ئێستا دێنەوێن دەبرا دێنەوێن چکەم بیدا ئەمە ئیشەکە باشەکەی مە چ بوو بە ڕێگای برادەرێکی خۆشەویست ئێستا هەزار ڕەحمەتی لێ وفاتی کردێ کوڕە شخصێکی ناوداری هەولێرێ بوو زۆر خۆشەویستی شاری هەولێرێ بوو بەڕاستی یارمەتی زۆری داین ڕقسەم بەدەست بخۆی زۆر گرنگە ناو ئەگەر بکرێت ناو بڵێن لەوەی خەڵک بیناسی لە بەشی دیکە ناوی دەڵێم لە بەشی تر ناوی دەڵێم بەس کابرایەکی زۆر زۆر لەبەرەوەی حتا خەڵکی هەولێرێ دوعای خێری بۆ بکەن و فاتحەی لۆ بخینن کە کابرایەکە وفاتی کردێ ئێستا نەماوە ئەمە لەبەرەوەی ئەو برادەرە بەڕێگای بەدەستی خۆی بردی شتەکەی تەلەبەکەی ئەو پرۆژێ تەقدیمی دەست لای کاگنێ سیروانی کرد لێیانتانی ئەو برادری پێدەن پیاوی چاکە وفاتی کردی ئەو تەقدیمی دەستی لای کاگنێ سیروانی کرد بە قسەکەوە وتەکانی خۆی لێ نەیانتوانی لە ئەنجومەنی وەزیران بۆ جاری یەکەم ئێمە داوەتمان لێ بکەن هاتین ڕقەمەکانمان هینا تەواو دامانە وەزارەتی شارەوانی وتیان ئەو عەرزانە عەرزی زەوی زراعیە ئێمە بەلای منە کتابیان بۆمە کرد لۆ لای وەزارەتی کشت و کاڵی لە وەزارەتی کشت و کاڵیش ماوەیەکی زۆر لەلایەن مدیر عامەکی بووین مدیر عامەکە ناوی گەلاوێش خان بوو خەڵکی شاری هەولێرە ئەو ڕاوەستا بوو نەیدەدا دەیگوت هەولێر زەوی نەما گەنم نەما جۆ نەما هەموو دەرا پشتی پرۆژەی هەولێرێ ئێستا دەیگوت ئینگۆ باشە ئەنگۆ پرۆژەشی نیشتەجێبوونە خەڵک خێری دەدەبینی بەس ئەرزیت کە دەڕوا زراعیە دەیبەن بە ناوی زراعە دەیبەن و پاشماوەی شتر کتاب دەدە لەو ئەرزە ئیتفاق کراو بۆ ملک صرف ئەردی زراعی چۆن دەبتە ملک صرف المهم بەخۆم لێ بووم لەگەر شخصەشی گۆم وەڵی خاتون ئەمن نازانم ئەوە کتابەکە هاتووە خوشی بەڕێز دەتوانی بنووسی حتا ڕۆژەکیان وەزیری کشت و کاڵ لە دوو گەلاوێشخانێنە گۆتی گەلاوێشخان پێت خۆش بی پێمان ناخۆش بی ئەو پرۆژەشی نموزەجیە نمونەیە کەس لە کوردستان لە عێراق نەیکردوەشتووە برا گەورەش زۆر دەستخۆشی کردیە دەی بیڕوێنی والله حریش بەڵێ مەبەستی چێ بوو برا گەورە کاگنێ سروان سەرۆک ئەنجومەنی وەزیرە والله کاکە ئەمە حریش نەیەکە گوتی من دەنووسم لەسەر ڕاستپاردەی تەلەفۆنی بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران دکتۆر نووری عوسمان کەوا ئەو شتەی بڕۆن ئەو هەڕواندیان و معاملەکەیان نادەوە لە شارەوانی چەندی فترەی زۆری پێچوو ئیشەکە نەدەڕۆی دەچووین دانگۆ لە تەختیت عمرانیە ماستەر پلانی هەولێری نوێ دەکەینەوە کێکە چا نەبوو ناوی کا خالید بوو بەڕاستی ئەو پیاوی چاک یعنی داوای چی نەدەکرد جیوەر نەدەگرت بەس ئیشیشی زۆر بە سست دەڕۆیشت یعنی دەچیە سەرمێزی و ژوورەکەی یەبەر وەرەقە و خەرایی دێنەوە بڕۆی کەسیش نەبوو یاری دەدەریبی ئیشەکەی خۆشی تەسمیدی دەست کەسیشی نەدەکرد یەک کەس ئیشەی دەکرد هەموو ماستەر پلانی هەولێرە لە بەندەستی نەیدەکرد یعنی زۆری پێدەچوو هەنەی دەکرد ڕۆژەکیان بۆ برادەرەی کە بەڕێوەبەری ئیدارەی ئەنجومەنی وەزیران بوو ئەو پیاو چاکەکە پێمان گوتمان کاکاوی شەوهابی ناڕەوە سلێمانی بەردی بیناغەشمان دانا ئەوە بەڕێز کاک عومەر فەتاح شاد بەردی بیناغەی دانا و وەزیری چەند وەزیرەک هاتن ئەوە سایت پلانەکەش پاش چەند ڕۆژیت کە ئەو سایت پلانەی سلێمانیشی کە دانا ماستەر پلانیش پرۆژەکەی سایت پلانی سلێمانی لەگەڵی دکتۆر زەنجی بوو ئوستاز بوو لە جامعەی سلاح الدین ئەو خەریتەکانی دانا خەریتەکانی هەموو دروست کاکە زۆرمان کرد پاش سەر ڕۆژەشی ئەو برادەرە تەلەفۆنی کرد گوتی کاکە دکتۆر نووری چاوەڕێتانە بڕۆن سەردانی بکەن سەعات 2 یان 2:30 بوو هاوین بوو گەرم بوو چووینە لای لەگەر شخصەکی ئەویش وەکو سکرتێری کۆمپانیەکەمان بوو ئافرەتە بەرزنجی بوو ئافرەتەکی زۆر کوردپەروەر بوو خاتون بوو خانەدان بوو لە بنەماڵەکی خانەدان بوو بەس بەرزنجی بوو ناوەکەشی نالێم کە وەفاتی کردووە ناتوانم بما بادەمتانی ئیزنی لێوەگرم بەس نەماوە ناتوانم ناوی بینم دوای خێری بۆ دەکەن جێ بەهەش بیشاڵە چوین
بە استقبالێکی زۆر ناشرین بە پێشواژێکی زۆر ناشرین کە ئەنەما ئەمە نووری مەبەستە باڵێ دکتۆر نووری کە ئەنەما ئەمە خزمەتکارین لە دەرکەوی یعنی گوتی ئەنگۆ زۆر هەنتیکەنە ئەویشە زەخمە دەتانەوێ بڕوە هیچیش مەسروف نەکەن گوتم جەناب دکتۆر مەسروفمان کردیە شەریکەمان دانایە و کۆمپانیامان دانایە و یعنی خۆمان حاضر کردیە و مەکتەب هەندەسی تەوقیع عقد گرێبەستمان لەگەی تەوقیع خەریتەکان کە دروست دەکا و ئەو شتانەمان کردی ئەو لە سلێمانیش ئەوە دەکەن گوتی ئەتوو تێناگەی ئەو ڕۆچشتێک لێرە ناستەڕێ ئەگەر هەموو لایەک ئیستفادە نەبن المهم برا پاشی چار ڕۆژی بە نەفسی کات پاشی چار ڕۆژی نەفسی وەخت 79 دەفتەر و نیوی تەسمیلی دەست دکتۆر نووری ماکرد سایقەکەی نالەوە دەرێ دامانێ یعنی ئەو پارەیە 79 دەفتەرونی و خاوە وەرگرتنی دکتۆر نووری بوو لەنگۆ لۆ خۆی بەڵێ پاشان وەکو عسای سحری ئیشەکان هەموو چوەڕێ 1200 دۆنم لە ڕێی کەس نەزان بە ڕێ کەس نە پرۆژەکەش بە ناوی پرۆژەی ئاشتی بوو وەرمان گرت و لەگە مەساحەکانی بەلەدیە چوونی ئەو برادەرەکەی ئەوی باسم کرد کە گوتم پیاوی زۆر چاک بوو چەند ڕۆژێک لەگەڵمان بوو حتا حدودەکەی عارزەکەمان تەزبیت کرد و کۆتاییمان پێهێنا ئەومان کرد یعنی تەوەقع بکە ئەو برادەرە بە زۆری تەقبولی نەدەی کە وەزبەک ناخوانی نوڕانی لۆی بکردنەمە دەگۆن ئەنگۆی شێشی زۆر چاک دەکەن ڕۆژێک دادێ من دەلم لەو پرۆژەی ئەمن دەستم تێدا بۆ یارمەتێکی گسکەمدا عادەکەمان تەزبیت کرد و دەستمان بە خەرای توشتی خۆمان کرد و دەستمان بە فۆرم تەوزیعکردن کرد کە چێ دەوێ حەجزکە هەر فۆرمەچی 200 دۆلارمان وەردەگرت پاشی کە تەسمیل ئێستا دێمە سەری کە تەسمیلمان کرد هەمووی بە چەکەچی دراوە دەست پارێزگاری هەولێر بە سەرپەرشتی سەرۆکی لێژنەی یاکتاهیری بوو هەمووی وەرگرت یەک فلس لەلای ئێمە نەما هەموو پارەی هاوڵاتیان چۆ لای محافەزەی پاشان هەروەکو باس دۆلارەی کە خەڵک داهات عقدی دەکرد ئەو 200 دۆلار وەرتانگرت هەموو چۆ محافەزەی لای تاهیر عەبدوڵڵای هەمووی لە بانکی دامان نەچۆ لای کاک تاهیری نەچۆ لای هەمووی لە بانکمانە بە سەرۆکی لێژنەکە تاهیر بوو کە بزانێ هەمومان دانا بەدەلیل هەتاکو ئەوڕۆ کەسێک پەیوەندی بە من نەکردیە هەتاکو پاش چەند ساڵی کۆمپانیەوە کەسێک نەهات لە هەولێرێ بڵێن 100 دۆلارم نقوستانیان دۆلارێکم نقوستانە کەس نەهات بەڵام بەداخەوە لە سلێمانی لە ناو شەریکە و لەوەی چەند کەسانە کە زۆری لێکرا لە سەرمان لە کۆمپانیانە گەندەڵیەکی زۆر ڕوویدا زۆر ڕوویدا ئەوە لە بەشی کە دەگەرەوە لەسەر سەرمان بۆ باز دەکەم پارەکە چەند بوو چی لێ هات و چێوە چوو و کەتەکن چێش ئەگەر هەر هاوڵاتێک پارەیە مابی لەکەن ئەو برادەرێ بچی وەریگری زۆر باشەوە لە بەشی سلێمانی تەکمیلەی بەشی سلێمانی قسەی دەسەڵێت لە کاتی وەکو پێتم گوت کە بام گیرا نەوزاد محەممەد گیرا لە سسنێ پێیان تەنازول کردو لە سلێمانی و لە بینی گرێبەستەکان کە چەند گرێبەستەک بوو چەند نسخەی گرێبەست بوو یەکەچیان کە بەڕێز محامی محمود ئەحمەد کە 195 کۆمپانیای نەوزاد بە پرۆژە و بە هەموو شتەوە لۆ سامی تۆپسی بڕوە ئەوە لێرە راوەستین دەگەڕێنەوە برا ئەمە 1200 دۆنما وەرگرت گەلات ڕۆژێکیان لە کۆمپانیەکەمان لە لای گەڕەکی زانیاری و لای شوقەکانی زانیاری بوو سەر شێستی برادەرەکە هات گوتی حاجی هێرش دەوێت بێ سەردانتان بکە حاجی هێرش مەبەست هێرش تەیارە ئەمن لە ئەو کاتی لە هەولێر نەبووم لە سفید بووم گەڕامەوە هەندێکی شوکارم هەبوو گەڕامەوە پاش چەند ڕۆژێکی گەڕامەوە دەم بام و جەماعەت ینی کە بام بەتەنیا نەبوو کە پرۆژەی دەکرد ئەکید پرۆژەی وها گەورە ئەوڕۆ بڵێم کەس نییە بلێ پرۆژەش 5,000 خانیان 9,000 خانی دروست کە پارەی هەموو خانیەکانی هەبی کات مەبلەغە چی هەیە پێی دەڕوێنی شەکەی ئەویت کەوا کەدا کە هاوڵاتی دەیدا و دەستە ڕێ ینی لەگە برادر مام تابلۆلەوەی خەڵک بە جوین تێبگا کۆمپانیای نەوزاد پرۆژەکەی وەرگرت پرۆژەکە سەرمای کۆمپانیای نەوزاد لەگەڵ ئەو پێشەچێکی هاوڵاتیان دەیدا جگە لەوە هیچ مەسوولەک بەرپرسێک شەراکەتی هەبوو
نەخێر بەس شخصك بوو دۆستی بابم بوو پێکەوە برادری منداڵی بوون ئەو نسبەتی تێدا بوو محاولەشم کرد لەگەری بۆ چەند ڕۆژەی تەلەفۆنی بۆ بکەم حەسلم نەکرد لە سەحەتی نەساغم بۆیە ناتوانم ناوی بینم لە داهاتوو ئەگەر ڕازی بوو ناویشی دەینم پیاوەکی زۆر چاکە ئەویش کوڕی هەولێرەیە ناوداری هەولێرێشن زۆر باش وەڵام مش گەڕامەوە دیتم بەزعکی ینی غەمباری دانیشتە گۆم چییە وتی کاکە کابراە هاتی و بەناوی حاجی هێرشی دەلێ دوو فەلاحاتی نەکەنە من دەڵێن کاکە چەند دۆنمەکمان عەرز کردتەناو ئەو عاردەی ئێوە کە پرۆژە لێ دەکەن ئەمە پارەمان بدەنێ دەبدە دەچینە دەرێ بابا ئەمیش بابیشم پێگوت بگوت کاکە ئەخە من 1200 دۆنم عادمان وەرگرت ئەمە نەدەوێتان باسی هەموو شتێکی بکەین خۆ بە هەموو کەسەکی نالێن ئەوەندە پارەماندا دکتۆر حتا ئیشەکەی داین عارزەکەمانی ڕواند 1200 دۆنممان وەرگرت لەسەر پراسپاردەی بەڕێز کاک نێچوان بارزانی ئەمریکت وەرمانگرت خێرە من هەر چەند دۆنمەچی بکڕمەوە بە پارە بڕۆ لە خۆتان لە حکوومەتی وەرگرنەوە نا تعویز لەوی وەرگرنەوە نا کاکە جارێک دوو سێ دەست بە تادیدکردن کرا ئاجی هێرش تادیدی کرد ئەوەل زار هێرش تادید دەکرد شێوازە تادیدەک بوو شێوازەکە بۆ دەوی بیدەن بەمنی گوت ئەتوو دیارە لە خۆ ناترسی ئەتوو بەرامبەر شێخان چت پێ ناکرد وەچی لە نامەچینێ قیمەت دەنم قیمەت دەکەن یعنی لە پشتی هێرشتە یاڕی شێخە بوو ئەوە بیدایەتەکەی ناوەکەی نەدەگوت باشی بیدایەتەکەی گوتی کاکە تا چەند ڕۆژش تەلەفۆنەکە هات گوتیان بەڕێگای ئەو ئافرەتە ئەندامەکی پارتی کۆم بوو دانیشتووی ئەمریکاش بوو هات بۆ لەگە ئەو پرۆژەی کە دۆستێکی خۆشەویستی بامم بوو هات لە بۆ پرۆژەی دەست کار ئاسانی بکە تەلەفۆنێکی بۆ کرا چوونە گوتی بام چۆ من نەچوم یەکەم جار گوتیان یا شێخ دەیوێ کۆبنەوەتان بکە کۆبنەوە لەگەرتان بکە چوو هاتەوە هەتا بابیشم هاتەوە پاسەر ڕۆژەشی دەمانچەکی وەڵتەریشی نەوعی وەڵتەر هەدیێ لەمانە لە ناو چیسەکی ئەسمەری کاغەز بوو لەمان هات ئەوە هەدیەی یا شێخی وەرمانگرت کێ بوو ئەو یا شێخە شێخ نیهات بارزانی برای سەرۆکی هەرێم بەڵێ شێخ نیهات بارزانی برای کاک مەسعودی کاکە ڕێزێکی احترامی زۆری گرتین پیاوە یعنی ئەمن نەچوم بابم چوو ئەوەی بابم بوو ئەو ئافرەتە بوو لەگەر شریکەکەی بام بۆی نسبەتشی لەگەر هەبوو کاکە ڕێز و احترامێکی زۆریانی گرتە بوو باشی کردبوون پاشان حاجی هێرشیان پەیوەندی کرد بۆتی کاکە پێتان خۆشی پێتان ناخۆشی دەبی چل دەفتەری بدەن لە بۆ ئەو 6 دۆن مەعارجێ 6 دۆنمیان 58 بوو کاکە یعنی بام گوتی خلاص پرۆژەی هەولێرە بەجێ دەرم دەچم پرۆژەی سلێمانی ئیش دەکەم و ئۆنام نابی کاکە کۆبنەوەمان کرد نابی پرۆژەی هەولێرە بە فۆرممان تەوزیع کردیە ئەم پارەی دایە وعدمان دایکە عالەمێ کاکە ئەمەوەی دەی بکەن نەخێر نابی ئەلمیم کاکە ئەو وەختی هێشتانیش 195ەکەی شەریکەی نەڕۆیشت بوو ئەوە پێشی مشکلەکەی سلێمانی ڕووبدا پێشی بام بژیرێ کاکە نییە بام چۆ سلێمانی گوتی نایمەوە هەولێرە و نایدەم ئەمە لە هەولێرە بوو ڕۆژێک تەلەفۆن دەکرا تهدید دەکران دەکوژرێن ڕۆژێک تهدید دەکرا دەتان کوژین یعنی نژیانمان ژیان بوو ڕۆژمان ڕۆژ بوو شەومان شەو بوو باشەکە باشی مچێشەکەی سلێمانی بەسەدات پێشی بگەڕێنەوە لای کاک نەوزەد هادی ئێستا هەمووی تێکا لە دەبی تەواوی کاکە محاولەمان کرد ئەعلانی پرۆژەکەی بکەن لە هەولێرە حتا خەڵک هاوڵاتی بزانی پرۆژەکە چۆنە چۆن یەم تەلەفۆن لەگەڵ کەنالی زاگرۆز دەکەن نایە کاکە بەڕێگای ڕۆستەمی هات گوتی کاک نەوزاد هادی دەڵێ سەردانشم بکەن چوین بەڕێز نەوزاد هادی بەس یەک تابلۆی بینەران بە باشی تێبگەن ڕۆستەم چییە بوو وەڵا ڕۆستەم هەر لای سکرتێری نەوزاد هادی دابنیشت چێ بوو دەڵالی بوو برادری بوو خزمی بوو دۆستی بوو نازام بەس دۆستم بابم باز دەیناسی ڕۆستەم منداڵی هەولێرێ بابیشم کە ئەمەش منداڵی کۆڵانی عارەبانی نی هەولێرینە
یعنی یەکتریان دەناسی کاکە گوتی چوینە لای کاک نەوزاد هادی ئەمیش لەگە بام بوون ڕۆژێ سعات 9 سبێنێ و یان دەی سبێنێ بوو چوین حتا بە دەرکەی پێشەوە چوونە ژۆرە بەو دەرگایە کە بە خۆی دەستە ژۆرە بە سیارەی خۆی ئەوەختی بەوێ چوونە ژۆرەی کە دەکەوتە بەرامبەر قایم قامیەت چوینە ژۆرە دانیشتن ڕێجی گرتین و چامان خوارد و گوتی کاکە تۆ پرۆژە دەتەوێ ئیعلان بکەی لۆ ناتی پرسش بە من بکەی بشم گەڕاوە گوتی کاکە من نەمزانی عەفوم کە ئەم نەمزانیم کە کاک نێچیروان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە ئەو بڕیاریدا خەلاص کە بڕیاریدا خەلاص سەرۆکی وەزیران کە سەرۆکی ئەنجومەنی جوێن کە بڕیاریدا ئەمن یەک کەس ئەو بڕیاریدا ئەو دەبی کتاب بێتە خوارە لە بۆ هەموو جێگە بڵێ ئاسان کاری بکەن گوتی نەخێر ئەمن والی شارم ئەگە من ڕێیم لەسەریز نەبی هیچ شتێک لەو شارێ ناکرێ بەبێ ئەمری من بەبێ ئیزنی من والله وبالله وتلای گوت ئەبام گەڕاوە گوتی کاکە من نەمزانی ئەگە وهابی لەو پاش حەز سەرۆک شارەوانیەک حەبزێک بێ هەموو دەسم سەردانیان دەکەم پێیان دەنە ئەلمیم گوتی کاکە ئێستا هاتێ لای من ئێستا تەلەفۆن ناگەی خوارە تەلەفۆنە بۆ سکرتێرەکەت دەکەن قەناتی زاگرۆز دەچی مقابلەی دەکەی یان ڕیکلامی خۆتان دەکەن هێوارش ڕۆستەم سەردانتان دەکەن مام تابلۆ ئەو ڤیدیۆیە بەدەست دەکەوی کە لە زاگرۆز مقابلەتان کردیە والله بەلای منە بەس لە ئەرشیف خۆیان هەیە ئەکید 100% زۆر باش بەڵێ لە ئەرشیفی خۆیان هەیە چکە لە زاگرۆزی سلێمانی مقابلەمان کردی و ئیسلامی یعنی کوردستانی نوێ ئەوانە هەمووی هەیە باشە کاکە چوین دەست بە بڵاوی خۆمان کرد و بۆی شوفەرمان کرد ئەو کاتەی کە دەگەڕێنەوە سەروەی کە لەسەر شێز دۆنمەکە کە تادی دەکەم چوین کاکە چوینەمە بام لە سلێمانی ناتەوە کاکە هەستا محامی شەریکە چێ بوو بەڕێز محمود ئەحمەد محەممەد بوو محامی محمود بوو کاکە هەستا بە ڕێگای حاجی هێرشی گەیشتە محمود تەنگاو کرا محمود تادید دەکرا محمود ئەو ئافرەتەی لەگەڵمان بوو تەلەفۆن لۆوی دەکرا بە گۆڕی هەموو شەهیدان وا دەکەم بە گۆڕی هەمووان بیانی قسەی ناخ هێشتانیش ئەو وەختی نەمانزانی بوو کە عقدەکە گرێبەستەکە تەوکە کرا 195 پرۆژەکەی ڕۆیشتێرە بۆ سامی تۆپچی محمود گوتی ئەمن ئەو 100 چارەی هەیتان مایتانە و پێنجێم شەریکەش دەبێن بۆی تەنازولکەن لێ بچنە دەرێ لە پرۆژەی هەولێرێ لێ بچنە دەرێ بە کاملی بەچکەم پارێ ئەو برادەرەی دەدەین ئەو فەلاحانە دەدەین بەشکەم وازمان لێ دەدەین ئەگەر نا هەموومان بەچی قیمەی هور دەکەن چوو کاک محمود چوو خووەکۆ یەکەم جا گۆتم لە سلێمانی بووە پەرژی نێهێش هونەری سووتێمنی بکوژی چوو زیرەکە محامێکی زیرەکە بەڕاستی ئەمن یەکشی دەمیز بلم ئەمن غەرەزی شخصیم لەگەر هیچ کەسەشیان نییە حتا کو پێشی چەند ساڵەشەمە لەگە محامی محمودیش هەرچوومە سەردانیم کردیە و چاخۆشیمانە بووە بەس حەقیقە دەی بگۆترێ حەقیقەدا وجا شیرین بیتاڵبی دەی بگۆترێ ئامادەشم بەرامبەر هەمووان دانیشم یەکێک قسەکان بجێرمە نەفسی چشت باشە کاکە محمود محامی چوو شەریکەشی دیتەوە بەس ناوی ئەو شەریکە ناویم چێ دیتیەوە سەتا کارەکەیان لێوان بەجێهێشتن مقابل مەبلەغەچی لێیان بەجێ بێنن ئەو مەسروفانەی کردیتمان و ئەو شتانەوانەوانە ئەلموین بەچون زۆرەچی بی کاکە چوو لەگە گرێبەستی ئەوەلی ئەمن چوم تەوقیعم کرد وەکالەتی باوکمە بوو 20 دەفتەرمان پێش وەخت وەرگرت تەلەفۆنی لەگە هێرشی کرد محامی محمود گوتی وەرگرت مش 20 دەفتەر ما وەرگرت محامی محمود تەلەفۆن لۆرشی کرد گوتی ئەو 20 دەفتەر حازرە کاکە چ دەڵێ ئەو بینین لە چێ تەژن گوتی نەخێر هەمووی پێکەوە دەینن 20 دەفتەر چیە ئاسا چ بکەن باشە کاکە و پارێبینە لۆی بڕک ڕوومبی لە بۆ بینەر و بیسەر یعنی ئەنگۆ بەس لە پێناو پارەدان لە بۆ هێرشتەیاری کە لە پشت هێرشتەیاری برای مەسعود بارزانی هەبوونیات بارزانی لە سەتا چاری پشکەکانی شەریکەتان فرۆشت لەوەی پارە پێیاکەم بدەنەوە بەڵێ بەڵێ ئەمە 195 ڕۆیشت محمود بە عەقدەکەی ڕۆیشت و سامی تۆپچی و مامۆستا سەیفەدین خۆش بن لە ناویان بردین ئەو مامۆستا سەیفەدین بەشی هەولێرێ بەڵام بەشی سلێمانی لە بەشی هەولێر لە پشت سامی تۆپچی کێ هەبوو
ینی شەراکەتی توکە لە کوردستان ئێستا پێ دەڵێم برای خۆم بە برای خۆم دەڵێم لە پشت سامی تۆپچی چێ بوو پژگیرێکی باشی دەکرد بە زووە بزانم باشی شەرمەزاری کرد ئەو برادەرەی سامی تۆپچی ئەلمویم گوتی 20 دەفتەرمان ناوێت کاکە باشە ئەمن و ئەو ئافرەتە و لەگە مۆزەفەکی بن لە کۆمپانیە کاکە باشە کاک محمود بینە پارەکەم بدێ بابم نەخێر نایدەم کاکە پارەکەمان بدەنێ بمۆ من حتى حاجە دەبی بەشی دووەم وەردەگرنەوە نەخێر نایدەم ئەتو شێتی حتى تێبە کوشتنمان بدەین پارەکە بگاتە دەست بابەت 100 جوونی دایە 100 قسەی کردیە نادا بابەت نادا پارەکەی کاکە گوتم پارەی خۆمانە کاکە محمود ئەمە بەچ خۆمانە کفایە نییە 195 ماڵت کاول کردین ئێستاش بەس نییە خر دەبینەوە پارە نەیدا کاکە بینە بەردا ئاخیری اتفاق کرا پارەکەی شوێ بردە ماڵێ چوو هاویشتی حسابەکی هاوبەشی لە بانقەکی لە هەولێرێ کردەوە بە ناوی خۆی و بە ناوی ئەو ئافرەتەی باشەکە هزار ڕەحمە لەداک و بابەت باشە ئەمن نەوەی ناوینەوە هزار ڕەحمەتی لێبێ ئافرەتێکی خاتون بوو بەڕاستی کوورپەروەر بوو هزار ڕەحمەتی لێبی جێ بەهەشت بی ئەلمێم کاکە وەڵڵا برا باشە پاش چەند ڕۆژەشکە 20 دەفتەرەکەیت کەش وا وەرگرت ینی بۆ 40 دەفتەر بۆ 40 دەفتەر باشە تەلەفۆنی لەوە هێرشی کرد کاکە بدەینە پارەکەی وتی ناموەری ناگرم لەوچێ وتی بڕۆ بچن لە ماڵی شێخی وەریگری هێوارە بوو شەو بوو ئەمای سەعات 8 شێ بوونەوە شێ بەدە ماڵی شێخی ماڵی شێخ نیهاد بارزانی ماڵێ لە مەستیفی پارەوە کاکە پارەکەم بە چەکێک 200,000 دلار درا بە ناوی هێرش محەممەد تەیاری و 20 دەفتەری کاشیش دام درا بە برای خۆم بلێم کۆتایی بەو شتێکە هات بینم 4 کوزە پاقلاوە بە 400,000 دلاری بە 40 دەفتەری کوڕەکی هەولێرێ خواردیت ئارێ وەڵڵا ئارە بەخوای هاتینە دەرێ لە حەوشی ماڵی شێخی بووین بۆدم کاکێش ئەخرەوە کو دەبی ئەو پارە زۆرە ئەمە ئەوەندە دۆنمەمان وەرگرت یێنی بە زۆری ئەو دەبوو وەڵڵی گوتی کاکە ئەو هەچ دەکەی تەرق ناتانی حتى بەخۆشە قسەی کرد گوتی ناتانێ گوتی داعات و پیاوی بڕۆ بەرامبەر ڕاستە بلێ نایکەم باشە گوتمەوە پارە لە بۆ فەلاحەکانە ئەو فەلاحانە دۆن ئێستا لەو ڕێی کەس نەزان دۆنمی بە 50 وەرەقەیە کاکە ئەخر دۆنمی بە 50 وەرەقە بە 30 وەرەقەی وەختی ئەخر ئەوەندە پارە ئەمە 1200 دۆنمان لە کاک نێچیروان بە ئەمریکا نێچیروان وەرگرتە بە بەلاش یعنی نەوێران بەحسی دکتۆر نووریش بۆکەم لە مێندە گوتم بە بەلاش ئەمە ناو پارە گوتی وەڵای کاکە پیاوی بڕۆ بەنابەریان ڕاوەستە دەگوتم باشە حاجی دە شتێکمان لۆ بکە بەشکەم ڕۆژێک دادێ حەقق شتێکی خۆماوە دەنگ گوتی وەی سی دەنووسی بنووسە گوتی بخۆم لۆ تەبع دەکەم و دەنێرم ئەی گوتم باش هەندێک شیش بووم بەدەستی لۆ بنەونوسی گوتم ئەو پارە بڕە پارەیە وەکو خاوە لە فلان ڕۆژ لە فلان تاریخ لە فلان جێ بە شاهدی فلانی هێرش محەممەد تەیار بە ناوی شێخ نیهاد بارزانی وەریگرتیە گوتی بینە ئەدەگە گەیشتەوە پیاوەی ڕۆژەشیدەوەی دەربینی ئەوەی بەکاربینە تەوقیعی کردو وەرەقەشم لەلای ئێستا باشە پاشان بابم پێی ناخۆش بوو ئەستا بابم چۆ لای حەمید ئەفەندی وەزیری پێشمەرگە بەڵێ چۆ لای حەمید ئەفەندی زۆری محاوەلە کرد حەمید ئەفەندیش لەگە کاک شێخی قسەی کرد لەو پارەی 10,000 دلار گەڕاوە وەرەقەکەش مەوجودە و کابرا بەدەستی کابرایەکی ناردیەوە بەدەستی کابرایەکی ناردیەوە ئەوجا لە بۆ نوکتەی خۆشەکەش ئەوەی وەری شیگر ئەویش و 10,000شی خواردە و شمانە نێداوە لەخوای بەزیارکی یعنی ئەوە خۆشەکە لەوەیە 10,000مان لۆ گەڕاوە ئەویشمان لۆ نەگەڕاوە ئەویش خورە یعنی حەمید ئەفەندی 10,000 لە شێخیستاندەوە کابرا گۆریگرت بوو کابراەکە 10,000ەکەی وەگرت نەیدانگۆ حەمید ئەفەندی بەشە لۆ خوای بڵێ ئەو تەداخلی بەوەی نییە نەخێر ئەو وەرەقەکەشی تەوقیع کردیە من وەرەقەکە نووسرا من ناوم فلان کوڕی فلانە 10,000 دلارم لە کاک حەمید ئەفەندی وەرگرتەوە کە لە شێخ نیهاد بارزانی وەرگرتەوە بۆ نەوزاد مقاولی وەرمە هەر چەند جەنابەت 10,000 دلار دیدەم ژۆن دەمدەوە باشە کاک ئەوجا پاشی هەولێر ڕۆژنامە سامی تۆپچێکەکە بندەستی
لوزنەیان دانا گوتیان کاکە ئەو پارانەی وەرتان گرتیە ئەو پارانەتان وەرگرتیە دەبی تەسمیلی بانقی بکرێتەوە ئەویش هەر محامی محمود معاملەکەی دەکرد هەمووی بۆ خۆی ماشەڵڵا زۆهەن زیرەکە یعنی نییە هەمووی دەسوڕاند ئەمە بابیشم سقەی زۆری پێبوو چەند کەسانێکی کۆمپانیش دایم دەیانگۆ دەنگۆم ڕۆژێک دەترسین ئەو کابرایە لەگە بابەت زۆر نزیکە ڕۆژێک شتێکی لەناو وەرەقەمە بابەت تەوقێکە ماڵی هەموو وێرانکە هەموو ماڵمان لە سوید بەزێش دیاتریش بکەین بالفعل قسەکەشیان ڕاست بوو گەیشتە زێ ماڵی وێران کردی باشی سامی تۆپچی پاشی ساڵێک ساڵونەوەکی سامی تۆپچیم لە مەطعەمەکی لە عنکاوەی لە هەولێرە دیت کوی باشی ئەمنی ناسیەوە چکە سامی تۆپچی چەندە کە داهاتە هەولێرە ئەوانە دەم بردە فندقی شیراتۆنی وەکی شیراتۆنی ناو بازاڕی هەبوو دەمای هێنا بڕک ڕوومی لە بۆ هاوڵاتیان بەڵێ ئەنگۆ زەویتان وەرگرت زەویتان بەلاژ وەگرت 400,000 وەڵا بەلاش نەبوو بە پارە بوو بەس دەڵێنەوە بە بەلاش یعنی خاوەکە هیچ دکتۆر نووی باسی ئەوەی ناکەم بەستم یعنی قانونی زەویەکانیان لێستاندن هەموو شتیان لێستاندن هەمووی تەعویلی سەر سامی تۆپچی کرا کە ئەنگۆ هیچتان لەسەر شەریکەی نەمینێتن هیچ ئۆکێ باش لە عنکاوەی سامی دیت تاکو خۆشیمان کرد و گوتم باشم پارەکەی خوانن گوتی نامنی دەدەم ئەوەی من دەدەم ئەلمیم ئەو پارەکەی میدا سوال گوتی دەتوانی سبەی ئەو ڕقم تەلەفۆنی منە و سبەیان دووش بەی سەرەکەم لێدە لە کۆمپانیایان کرد بۆ لە عنکاوەی گوتم باش چوم سەردانێک لە عنکاوەی کۆمپانیای کرد بووە دوو خانی گرت بوو بەکرێ باشە کاک وەڵا چوومە کە سامی تۆپچی دانیشت بوون یەکەچکەشی لەگەر بوو عەرەب بوو ناوی ئەبوو حەسەنێن بوو نازانم ناوی چوو بەڕاستی ئەبوو حەسەنی حەنەسەجەوە مدیری مەشروعە مهندسەشی ماجستێریە لە هەندەسەی و چەند کەسانێک دانیشت بوو محامی محمودیش لەوێ بوو و کوڕەکی گەنجش لەوێ دانیشت بوو قات و ڕێباتێکی ڕساسی لەبەر بوو قاتێکی ڕساسی لەگە قەمیسە شوی نەمناسیت عارفمان کرد چۆنی باشی هذا أو حتى بعرج قوتي هذا تابلو ابن أبو تابلوكم شركة نوزا كومباني نوزا دو تابلو كوري أبو تابلو يا هوايا باش قوتي تو هيك تكد بقسمت نبو هيك تكد نبو معلومات هي بعد معلومات نتوزع ما عندي بوي هيك بينبو أمن دمي سباسة كد بكم قوت ممنون مال توابي قوتي سدري من يقلم حامي كانم أو بروجي عاشتي هولا سكي من مناطقي زجاج تجاري ليه زجاج تجاري بازار و دوکانش توای زۆر لەیە وا دەکەم دوو گرێ بەستلۆبکە بە 500 متر مربع هەر پارچە 250 متر لەسەر جادە عامەکەی بەلای مەزبەحەکەی نزیک مەزبەحەکەی ڕێکەز نەزای و لە هەولێر لۆی دەچکەتە دەستە چەپ بدەنەوە بە ناوی خۆت کەلۆ خۆت بەی دوژبێ دەکێت بکێت ملک سەر بە من دەدەمە لە خۆت باشە گوتم ماڵ پرۆژەیان لێستاندی خێریان پێ کردی گوتم باش ماڵ تەواوی سپاس چەند سەخین وەڵا گوتی بله لأن چند سخی تبعاتن والله قوتي محامي محمودين محامي جنزكي قوتي ولا بعربي بيقوت قوتي او تابلو نوزاد محمد او ناوكيتي دو عقدي لفلان زي لسر سايد بلانا كيف شاين قوتي ايرو لوكا دو عقد لوكا من قوت باشا استاذ جناب المحامي قوتي تصار روجتك تلفون لو كم قلت هرسبي يندوز بالتلفون لو كم قريب استكان حازر ده كم سامي قلت هر است حازري كم است توقيع ده كم قلت نعم دروم است قلت سبي ده مو قلت باش ولا باش دو روجي تلفون ملو كده قلت مكاكا قريب استكتاب سايق كم بنيرم يا موظفة بنيرم كومباني قلت نا والله مجال من ابو نا زانم تو توابو باش حفتي باش تلفون ملو كده قلت سامي توقيع كده قريب استكان توابو بس ما جنابه بيت توقيع بكري قلت باشا ما طلع بياني تلفون ده كم قلت باش حلو بياني ابو حتى اورو تلفوني من جواب نداوه نما نشم زين شيء وتو باش فتره شي بريس عجب بوقسي اثبات دكم كا شيء لبش سامي توبتي بولا هوليري بله باش فتره شي كاك محمود محمد ولا محكمه يشكم ابو على قولتهم كاكا محاميه او سخت شي لواي كاكا اولاد لو سامي توبتي ويا او شتي دامن قلت والله بيبين منيا دوقسي باش بدنا رزيل شي لك قلت نا تاني كتاب له قملو قلت وين ناس شي قمنا براستي تقوم اخوانا ناس مو شيء قلت والسنجره قلت ما لهم سلام نمش تابلو ما قلت نا سنجري بريك نوزات هذه استا قلت مشيت هذا قلت ساعه بتشي بله
ئێستا سەری بەزمەکەی بە دیارکات حەزە گوتم سەنگەرچی ڕۆیش نەمدیتەوە پاشی ینی وهان لێ کردین ئەم پەروباڵیان شکاندی پەروباڵیان شکاندی نەما دەتانی بەرامبەر کەس ڕاوەستین ینی خۆخۆمە کڵامان کڵاوی خۆمان گرت بوو بانەی بە ئەو دەیگوت نەوزاد هادی یەک جاریان جەغنی هات بە کەڵکمان هات بەشەر حەقی دەی بڵێ نەوزاد هادی خۆی حازر کرد بوو کە لەگەر لێمان تون کرد ڕۆستەم کە وەختی هاتە شەریکە هیچمان نەدایە ڕۆستەممانی هەمار کرد ئەوە بوو بۆچی ئەو جارە ئەمری قەبزی دەردەینم نەوزاد بێتەوە هەولێرە دەیگرم ئەوە بوو ئەو ئافرەتەی ڕۆناک بەرزنجی لەگەر جەغنی هادی قسەی کرد گوتی قسەم لەگە نەوزاد هادی کرد گوتی پێم گوتی کەسنی لەو کوردستانەی کەسی بگری ئیلا بە ئەمری مە یانی بە ئەمری مەحکەمەی کە نەوزاد هیچی نەبی نایتەمێت ئەوە یارمەتیدان ئەوە بوو نەوزاد هادی بڕک زەختی لە سەما لادا تەوەقع بکە لە ناو 2,000 کەس ئەمن کە کادری ناوچەی پارتی بووم وەرەقەم تەقدیم کرد هەویەی دەمانچەی بکەم لە ناو 2,000 کەسی نێمنی تەوقع نەکرد نەوزاد هادی یانی بزانەوە حەق دەی خەتو لێ ئەنگۆلێدان نەگەڕە بەدەستی یەکەم بێ ببتە شتێکتان بەدەستی دووەم لە ڕێگای سامی تۆپچی و شەریکەی 77 هاتە ناوێ بەڕێگایش 77 هاتە ناوێ نەخێت بەڕێگای محمود محامی و هاتە ناو مۆزوعەکە لەگە بەس ئەوەی بزانم الحەمدولله سامی تۆپچی پارەشی بردو و ڕۆیشت هیچیان پێ ئیستفادە نەکرد لێیان ونا ئەوەی بزانم معلومات چکە من بەڕاستی تااقەتم نەمام تەداخلم نەکردم مشکلەی سلێمانی زۆر مەشغول بووین ینی وەچ کابرای بەچەوەی گوتنینێ لە 50 جای هجوم دەکرێت نەمان دەزانی چەند ڕابگری هەرێ وەڵا کاکە پاشان هەستاین پاش ساڵەکی سلێمانی کە ڕۆیشت نەما ئەوجا بەشی دۆم باسی دەکەم سلمای کوڕۆی ئەستا لە هەولێرش پرۆژەشکەمان تەقدیم کرد گوتیان کاکە ئەنگۆ ناوتان پیسە حکومەت ناو پرۆژەتان ناداتێ نەوزاد هادی ڕێگرتانە لە لژنەکەیدا هەیە زۆر کەس هەیە ناتان داتێ ئەلمیم چ بکەین کاکە سایقەکمان هەبوو ناوی ئاراز بوو ئاراز پەنجێو لێرێ بوو ئەبەس بە ناوی بام لێ بیر چوو بەخوان لەگە برادەرێکی لەگەر بوو ناوی ئەیوب بوو ئەو ئەیوب ئەو ئارەبەی دەهیناو دەبێت ئەیوب بە وەختی تەکسی هەبوو وەڵا ڕەبرای خۆم بڵێم کاکە هات گوتیان کاکە هات ئاراز چوو هات گوتی کاکە من دەتانم پرۆژەشی وەرگرم جەماعەت لەسەرێ دەناسم باشە کاکە بەنای خۆن ئاراز چی پێویستە سیڤی شەریکەی لێ باش سیڤی شەریکەمان لۆ دروست کرد قات و پانتۆرمان لەبەر کرد لۆمان کڕی جەنتایەکمان لۆ کڕی و سیارەکمان لۆ بەکرێ گرت و ئەیوب لۆ لێ بخوڕی و کە سەحەب شەریکەیە شەریکەکمان دانا بەناوی خۆمان داماننا ڕۆژەشی هێوارەکی هات لەگە کابرایەکی بوو بۆ بزانم ناوەکەم بەڕاستی لەبیر نەمایە سەردار بوو بەخۆی نازانم چیە بوو باز هەردێک گوت یەک هەیە لە دوومان لە پشتەمە ناوی شێخ ئەمیرە شێخ ئەمیر چێە نایناسم بەخوای ناوەکەی تکیان نەدەبوت هێوارەکی هات گەنجێکی هینا شەریکەی لاکەون چ بوو گوتیان کاکەوە شێخ ئیمدادە شێخ ئیمداد چییە گوتیانەوە برازای کاک مەسعودیە شێخ ئیمداد برازای کاک مەسعودی بەخوای نازانم ئەمن نایناسم گوتی هەدی لێو نەدیتەوەی دایم لە پشت کاک نەسیوانی ڕاوە دەستی وەڵا گوتم نەمدیتێ نا بەخوای کاکە ئەمن ناوەڵا نەمدیتێ ئەلمیم ڕۆیشت و برادەرەس چایەکی خوارد و سەرکەوتوونەوی ئینشاءالله و پێخۆش حاین و هەموو پشگیرێکتان دەکەین و خواویل بڕۆ کاکە شەریکەمان دانا سەتاسیماندا بە ناوی ئارازی کرد بەس ئەو سەتاسیە لە بۆ شێخ ئەمیر و جەماعەتی کاکەش پرۆژە وەرگیرا و تەقدیممان کرد پرۆژەی شاری زێڕینی هەولێر و پرۆژەی شاری زێڕینی سۆران بەس مام تابلۆتخواەوەی تێنەپەڕین لەسەر بابەتەکە دەمەوێت پرسیار لێ بکەم ئەو چل دەفتەرەی کە داتانە شێخ نیهادی یعنی داتان ینی لێستاندن ئەمەلەوێت تەسمیلمان کرد ئەمجانە ئەمەلەوێت تەسمیلمان کرد حاجی هێرش بە ناوی شێخ نیهادی دەمەی تهدید دەکرد لە شێخ نیهادی تهدید مباشر لۆمە نەهات بەس لە حاجی هێرشی دەهات حاجی هێرشیش گوتی لەبەرەوەی ئەو فەلاحانە لە کن یا شێخی شکایەتیان کردیا وا باشترە بچین پارەکەی لەلای یا شێخی تەسمیل بکەین
حتى بە شاهدی وی باش فترەی ڕۆژ سوڕۆژە بە ڕێگای کابرایەکی ناوداری هەولێر فەلاحەکان سوتفە لە زێژی دانیشتە بووین ئەم ئەو دوو فەلاحەمان بینی باسی کرد باسی عەردی زراعی دەکرێت لە بۆ پرۆژان دەبەن و لە بۆ پرۆژەی دەین و ئەوە دەکەن گوتی ئەمەش چەند دۆنمەکمانە بوو کەتە ناو پرۆژەی کۆمپانیای نەوزاد ئێستا پرۆژەی ئاشتیە و بە حاجێرشمان گوت وەختی خۆی و کاتی خۆی گوتی حاجێرش و گوتی من لۆتە حەل دەکەم و دەچم و دەیرم و بە شێخی دەلەم چوو هەر گوتی 50 وەرەقەی داوە ینی زەویەکان 50 وەرەقەی دایتە جوتیارەکان چل دەفتەریشیان گۆستان چلیان لەمەستان ئەمە بەڕاستی بە تهدید مباشر بە ناوی شێخنیادی نهاتی لەمە بخۆی لەمە ناتێ بەس بە ناوی هێرشی داهاتی یعنی لەسەر کورسی دادنێن دەتبەن پشتت دەشێنن حتى حاتمە بابت دەبی خەمی بخوا بە خەفەتی تو بگریێ یعنی ناخۆشە کاکە تو هەموو هەولێرش دەیزانی هێرش ئیش کۆمپانیا 77 و کۆمپانیا 77ش چێ پشتگیری دەکات ئەمنەوەی نالێن بە حەقیقەتەکە بە هاوڵاتی کوردستان هەولێرە بخۆیان بڵێ ئەوەیە ئەو کاکە بێت گۆتی لەوێ دەرشکایەت کرایە ئەوانە لەوێ پارەکەی بدەین و ڕۆیشت بەس کە پارەکەی وەگەریان زۆر بێمنێت یعنی هێرش ینی بەداخەوە هێرش کە کوڕی هەولێرەیە ئەمەش منداڵی هەولێرێنە ئەو هەی لەمە کەست دەبا پشگیری مەبکە ئەگەر سیاری ئەوە بکەم ئەو دەمایکیان گوتسل دەفتەرتان بردە ماڵی شێخنیادی یعنی شێوازی وەرگرتنەکەی ئەگەر لە بیرت مابی بە شێوازە پێشوازی کردن چۆن وەریگرت چی پێوتن وردەکاری قسەکردن پێشوازیەکی زۆر گەرم بوو گۆتی ماتۆل ئێوە قسەی منتان نەشکاند بەگوێ منتان کرد ئەو فەلاح بەنای فەلاح قسەی دەکا هەموو دەرگایەک لە کوردستان بۆنگۆ کراوە لە سنووری پارتی چتان دەوێ بۆتان دەکەم بۆ داخۆشی شمالۆ نەکرا هیچمان پێ نەکرا پارەکەی بردووی چشنار ڕاست هیچمان پێ نەکرا و نەشوێران و حاشەش حەزری بەش کابرای گۆتەنی وەریان و مەمنونیش بووین لێشمان گەڕان ڕاست ئەلجە هیوادارم لە جەنابی کاک مەسعودی کە وەخت کە هەوەکو عەدالەتی باوکی ڕەحمەتی مەڵا مستەفای ڕەحمەتی کە عادل بووە بە شەرع و بە قورئان حوکمی دەکرد و داواکارم لە کاک نێچیروانی هەر وەکو باوکی کە شەهیدی دیشی جوانە مەرگ کە چاو نەترس و یارمەتی فەقیران دەدا هەروە کاک مەسرووریش یعنی باوکم کە لە باسی ئیسلامانیشم کرد هەرچە بە خەفەتی ئەو پرۆژانە مرد یعنی گەیاندیانە حەدەچی بابم گەیاندیانە حەدەچی شەو ڕۆژێک تەماتە و نانی خواری هیچیان پێ نەهێشتین ئەوەی چەند ساڵ ئیشمان کرد و لە ئەوروپا و لە کوردستان هەمووی ئەمەیان هینا سەر ساجی عەلی یعنی بەڕاستی هیوادارم لە ئەوانەی بەزەمیرن ئەوانەی هەولێریان خۆش دەوێت ئەمە یەک لە منداڵی و کوڕی هەولێرێ بووینە لە هەموو داواکارم لە هەموو پیاو چاکەچی هەمووەکو جەنابەت هەمووەکو قادر بە برای خۆم بڵێم کە وەکو گۆتم حەق دەنووی بەس نامری هیوادارم ئەو حەقەمان بۆ بگەڕێتەوە یعنی ئەمە بەنسبەت بە دەخۆم و زۆر لە دوو حەق و پارەکەش نیمە من بەس لە دوو ڕاستیەکەیمە کە ئەوەی باسم کرد ئەوەی دەگۆترێ و دەتوانی بەرامبەر هاوڵاتیان باز بکەین چکە نازانم چنەوە احتمال ئافرەت بی احتمالە زەڵام بی پیا و بیچۆ بداتێ ئەگەر جوندان و ئەگەر هیچ کەش باز بکەم هەر بەداخەوە دەڵێن معقولە وەرپرسێکی کورد ئەو نەوعی لێ دەردەچی یعنی لە زوڵمی بەعس قوتار بمێنە زوڵمیت کە یعنی هیوادارم جارش کرد دەڵێن لە بۆ 100 جاریت کە داوا دەکەم لە کاک مەسعودی و لە کاک نێچیروان یعنی حەق دەبی وەرگیرێ بێ بڵێ لە هەولێرمە پارە یەک کەس قەردار بوو زەرەرمان کرد دەتێنە کێشەی اقتصادی پارە نەما بەس الحەمدلله هەر سەرێکی بڵند بووین فەرموو کاکە هەوەکوشە پرۆژەی شاری زێڕینیش ئەویش بردرا یەکسەر بچینەوە سەر پرۆژەی شاری زێڕین ئەوە ئێستا شەریکەتان دروست کرد کابرایەکتان هینا قات و ڕێباتان لەبەر کرد شەریکەتان لۆدانا پرۆژەتان وەرگرت بە ناوی پرۆژەی شاری زێڕینی زێڕینی هەولێر بەڵێ ئەویش کاکە
هەمومان تەواو کرد کۆتایی پێهات ڕۆژەشیان من لە کوردستان کە هیچ نەما ڕوومان لە مقاولاتی لە لای جنوب کرد لەوێش بکەن لۆ خۆمان گەڕامەوە ڕۆژەشیان لە بەغدایە دەم بام خۆی حازر کرد و گوتی لە ماڵی لە عنکاوی خانێکی بەکرێ کرد و لە عنکاوی بووبام گوتم خێرە کاکە ئەتو کوه بۆ نورانەی حازریش چێ لە چێ بووی گوتی ناوەڵە برادەرێک دێ گۆم چێ گوتی ئێستا ئاراز دێ گوم ئاراز بۆ چ دێ بەس نییە ئارازە و ئەوەی پێکردی حتى ئێستاش تۆ دلت صافە و دەتەوێت استقبالی بکەی قسەی لەگەڵ بکەی کاکە گوتی کورە کوڕم ئاراز ئەو سایقە بوو ئەوەی هێنامان کە قاتمان لەبەر کرد و کردمانە سەحەب من نزبەماندایە گوتی کورە کوڕم ئاراز فەقیرە ئاراز کوڕە فەقیرە کوڕی هەولێرەیە ئاراز کوڕی خۆمانە ورە گوتی ئاراز نییە ئاراز بی زۆ ئاسانە بەس گوتی ئەوانەیە لە پشت ئارازینە گوتی وینە تەلەفۆنم دەی ئاراز لەگە ئارازی قسەم کە بۆم فەرموو کاکە ئاراز چ دەکەی یەکەمام وەڵا گوتی کاکەوە بەخێرا خۆمان و شێخ گوتیتی دێن ئەو مەسروفیان گۆ کردیتانی سایت پلانی و ئوی مەشروفی و مەساح و ئەوانە 20,000 دلار تان دەدەینێ و لەو شەریکە لۆمە تەنازول کە نەبڕۆن خواحافیز کۆرە گوتم برە بەخوا بە 200 دەفتەریش نایدە ئەمە 170مان هەیە ئەنگۆ 130 تانێ کوم بۆ نێدەم ئاخە تو نازانی تو ناترسێ لە خۆت ئەو شێخانە وەڵا کوردت دەکەن لە ناوت دەبن ئەوەت دەکەن دیزان تەریت ئەوەش دوور و درێژە کاکە ئەگە بیکەنە بەشیت کە زۆر باشە چکە ئێستا بەخوا لۆت باسکەم مانی ساعت کەشی دەوێت ئەوە ئەمە لێرەستین لەوەی درێژ نەبتەوە بینەریش مۆلیل نەبیتن لە بەرنامەکەی لێرە ئەو بەشە کۆتایی پێدەینین ئەگەر پەیامەکی دیاری کراوت هەبی لە کۆتایی ئەو بەشەی پێم خۆشە بیگەێنی کاکە پەیامی من سەلاو و ڕێزمە لە بۆ هەموو خەڵکی هەولێر لە بۆ هەموو خەڵکی کوردستان خزمەتکاری هەولێر و قەڵای هەولێرێمە ئەمن کوڕی کۆڵانی عارەبان و مزگەفتی شێخی چۆلی و منارەی چۆلیمە هاتی لەگە بابم ویسمان پرۆژەشی بکەن خەڵک خێری بینی بەس داوای لێبوردن لە هەمووان دەکەم کە نەمانتوانی جێبەجێ بکەن لەبەر چەند کەسانێک ناوەکانیشم گوتیە ئەوە لە هەولێرش مەوجودن لەبەر خاتری مەسلحەتی خۆیان لەبەر خاتری پارەی خۆیان ئەوەی 40 دەفتەرەوەی 80 دەفتەر ئەوەی 20 دەفتەری وەگەکەم حامی مەحموود لەو لای وەریگرت برای نەوزاد هادینە سەنگەر بوو ڕۆستەم بوو نەوزاد هادی بوو هەموو وەچی گورگان لێمان خڕبنەوە حتى لە عاردیان دەین یعنی شەریکەکەیمە بەس مۆزەف تقریبا 18-19 مۆزەفمان هەبوو ڕاتبی و عالەمەمان دەدا چەند کەسێکۆ دەبوو پرۆژەکە دەستی پێ کردبایە چەند کەس لۆ ئەمە چوین لە جنوب ئیشەکمان کرد تقریبا 108 کەس عملەی منطقەی جنوب نانی دەخوارمانگانە لەکنەمە بێ لە مۆزەف و مهندسوانە لۆ کوردنەی بخوارد باە بەداخەوە نانیشت بۆ جاری ئاخیر هیوادارم لە کاک مەسعودی ئەگە بیانگاتێ و لە کاک نێچیروان ئەگە بیانگاتێ ئەو حەقە بە معنەوی بی بە مادی بی هیوادارم بگەرێتەوە ساحێبی خۆی ئەگەر نا حەسبی الله ونعم الوەکیل خوا هەموو لایەکی سەربەرزکە هەبژی کوردستان هەر کوردیش دەمێنێتەوە زۆر سپاس مام تابلۆ ئەمە لێرە بەشە کۆتایی پێدەینین لە بەشی سێم دەگەڕێینەوە لات بینەرانی